دين سر باوەڕهێنان بە ئەرکان الئیمان. طبعا ئێمە لێرە هەر بە شێوەیەکی سەریعی خوێنین چونکە باسی ئەمە مفەسەڵترە عادەتە نەبێ بڕۆی بەم کتێبی گەورەیە ئەی خوێنی. ئێمە لە پوختەی پایەکانی باوەڕە خوێندوانە 15 دەرسە بەس باسی ئەرکان الئیمانەکە بە 15 دەرسی تریش ئەنجار ڕەنگە باس لە بابەتەکانی تری بکەین. بۆ نمونە لە دەشریتی ترا من باسم لە تەکفیر کردووە ئەگەر بینە سەر مەرجەکانی باوەڕ و ئەنجا ئەوانی تر و شوعب الئیمان بۆ نمونە ئیمامی بەیهەقی ڕەحمەتی خوای لێبێ 9 مجەلەد کتێبی لەسەر نووسیوە کە ناوی لقەکانی باوەڕە. بەڵام ئێمە لێرە بە شێوەیەکی سەریعیان خوێنین بەس بۆی لەبەر چاومان بێ بزانین دەوری ئەم عەقیدەیە کە وتمان لەم تیۆریە نەزەریە لەم نەزەریە ئیشکردنە بە دەردی فارسەڵە لەم خەتی مەشیە کارکردنەمان یان لە سیاسەت هاوترێ لە ڕێبازی خەباتکردنمانە. یعنی ئێمە ئەم دینەمان کە وەرگرتووە بەشێکی عەقیدەیە بەشێکی عیبادەتە بەشێکی شەریعەتە بەشە عەقیدەکەی وتمان تعریفەکەی ئەوەیە لە دڵمانە جێگیر بووە سلوکمانی ڕاست کردوتەوە بە پێی ئەو ڕەفتارەکەین کردومانە بە مسلمات بەڵگە نەویستێکی شیانی خۆمان. لەم عەقیدێشە بەشێک لەمە بریتە لە ڕوکنەکانی باوەڕ. ڕوکنەکانی باوەڕی شەشن. یەکەمیان باوەڕە بە خوای پەروەردگار مەبەست لە یەک خواپەرستی لە تەوحید بریتێلەوە خوای پەروەردگار بە یەک بناسین. یەک خواپەرستی یان یەک خواناسی یەکەمین هەنگاوی خواویستی و مسلمان بوونە. هەروەها تەوەری سەرەکی بانگەوازەکەی پێغەمبەرانە سەلامی خۆیان لێبێ. هەموو نێراوانی خوای گەورە بۆ ناساندن و ڕاپەڕاندنی داواکاریەکانی یەک خواپەرستی هاتوون. خوای گەورە کە باسی پێغەمبەرەکانمان بۆ جێڕێتەوە سەلامی خۆیان لێبێ ئەو خاڵە هاو بەش و گرنگە بازە فەرمێ کە ئەو پێغەمبەرانە سەلامی خوای گەورەیان لێبێ بە قەومەکانی خۆیان نەگەیاند. هەموویان ئەیان فەرموو ئەن اعبدوا الله ما لكم من إله غيره ئەو خوای بپەرستن کە کەسی ترتان جگە لەو نییە بە حەق بپەرسترێ. بۆ نمونە لەسەر زمانی سەیدنا نوح سەلامی خوای لێبێ فەرمێ لقد أرسلنا نوحا إلى قومه فقال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره. لسر زمان سيدنا هود فرمي وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره. هميان هر أو تكرار كانوا أو خواب برسن ككسي ترتان جقلونية بحق بي برستن. سيدنا صالح فرمي وإلى ثمود أخاهم صالحا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره. سيدنا شعيب وإلى مدين أخاهم شعيبا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره. بشويتي قشتيش فرمي وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. پێشتۆ هەر پێغەمبەرێک هەر نەراوێکی خۆمان ناردبێ هەر ئەوەمان پێ ڕاستپاردووە کە بە خەڵکی بگێنە کە خوا بپەرستن و توخنی تاغوت مەکەون. ئەوجا باسی بەشی دووەمی ئەرکی سەرشانی خۆیانیان بۆ خەڵکەکانیان ڕوون کردوێتەوە کە پێویستە لەسەر چ شەرعێ بن لەسەر چ ڕەفتارە بن نەریتیان چۆن بێ هەروە ئەنجا ڕمانی دەسەڵاتی تاغوتیان چۆن پێناساندون دوایە چۆن خەباتیان پێکردوون هەروەها چۆن بۆ ئەوی لە دەسەڵاتی تاغوت ڕزگار بن یا بیگۆڕن. هەروەکو لۆ خەباتی پێغەمبەرە نازدارانەیە هەمووی هەستی پێکەین. سەیدنا موسا چۆن خەباتی کردو دوای لە دەسەڵاتی فرعون ڕزگاری کردوون هاتوونەوە بە بەحری ئەحمەرە پەڕاندوونێتیوە. بەڵام سەیدنا داود و سەیدنا سولەیمان هەم پێغەمبەریشن و بوون بە حاکم و هەروە سەیدنا محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام کەوا بوو تاغوتەکانیان پێ ناساندون شێوەی ڕماندنی دەسەڵاتی کوفر و شرکیان پێ ناساندون چۆن پێیلابن وەکو فەرمێ وەلەقەد بەعەثنا فی كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. لەنێو هەموو قەوم و نەتەوەیەکا پێغەمبەرمان هەڵبژاردووە تا بە خەڵکەکە ڕاگەێنن کە خوا بپەرستن و توخنی تاغوت مەکەون. ئەمە خۆی ئەساسی تەوحیدەکە. ئامانج لە تەوحیدەکە ئەمەیە. تەوحید شتێکی هەروەندە معریفی نییە بێت و بەس ئەوەندە کابرا بزانێ پەروەردگارەتی و خوایەتی الربوبیە والئولوهیە بزانی و ئەسما و صفات و بەڵام لە مەیدانی عەمەلی گۆڕانکاریە هیچ کاریگەریەک لەسەر ژیانی ئەو خەڵکە دروست نەکە. هەروەکو زۆر جار بە نمونە ئەیڵێنەوە ئەڵین 55,000 خەتیب هەموو ڕۆژێکی جومعە ئەچنە سەر منبەر لە سعودیە. هەر هەموو 55,000 کەسەکە بە تەئکید ئەزانن ئولوهیە و ڕبوبیەت و ئەسما و صفات پێوترێت تەوحید. ئەمە جۆرەکانی تەوحیدن. بەڵام ئایا
کاریگەری ئەم تەوحیدە لەسەر گۆڕانکاری لە واقعی عەرەبستانی سعودیە چییە؟ معقولە عەرەبستانێکی سعودی لە دوای ئەو هەموو ساڵی دروست بوون بۆ 80 ساڵە گەڕێتەوە، ئێرانێک 30 ساڵە هاتۆتە پێشەوە، 30 ساڵی تەواو نەکردووە ببێ بە ساحەبی قومبەلەی نەوەوی، بەڵام سعودیە 16 ملیۆن بەرمیل لەو تیش دەرەهێنێ، ئێران 3 ملیۆن دەرەهێنێ، کەچی سعودیە هێشتا یەشماغە سوورەکەش ئەگالەکەشی لە خارجی دەوڵەتی خۆیەوە بێنێ. یەک خواپەرستی لە ڕووی زمانەوانیەوە دیارەکە، یعنی پەرستنی خوای تاکو تەنها، کە حتمەن پەرستنی خوای گەورە لە دوای ناسینی دێ. چۆن خوای گەورە ئەپەرستێک دوایوێ ناسیوێتی. لە عەرەبیشا وشەی تەوحیدی وە دانراوە کە بۆتە ناوی ئەو زانستی دەربارەی ئەحکامەکانی خوا بەیەکزانینن و تەنها پەرستنی خوای پەروەردگارن. ئەمەش دوو جۆرە. یەکێکیان تەوحیدە لە ڕووی زمانەوانیەوە، وتمان مەزدەرە لەوەی کە وەحەدە یوەحیدو تەوحیدن، هەرچی شتێک لەسەر وەزنی فەعەلە بوو مەزدەرەکەی بێ بە تەفعیل، جەمەدە تەجمید، قەتەلە تەقتیل، حەمەدە تەحمید و هەروەها. ئەمەش وەحەدە یوەحیدو تەوحیدن کە بە مانای کردی بەیەک، یان بەیەکی ناسی، بەیەکی زانی، بەیەکی دانا، معناکە ئەواگرێتەوە. لە ڕووی زاراوەیەوە تەوحید بریتە لە چی؟ بریتە لە ناسین و پەرستنی خوای گەورە بەوەی کە تاک و بێهاوتایە لە هەموو سیفەتەکانی زات و پەروەردگارەتی و خوایەتی و مافی یاسا و ڕێسادانانی. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ کە ساڵی 1928 کۆچی ئەمری خوای کردووە، ئەم زانستی کردووە بە 3 جۆرە، وتم ساڵی چەند کۆچی دوایی کردووە؟ 1928. ناشێ ئێمە ئەمەی کە ئیمامی ابن تەیمیە هێناوێتی وەکو قورئانێک پێوەی بچەسپێن، وەکو سەلەفیەکان پێیان وایە غەیری ئەمە بیدعەیە. یەخۆ ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ 1928 هیجری کۆچی دوایی کردووە. ئەی ئیمامی ئەحمەد بن حەمبەل چۆنی وەرگرتووە؟ ناشێ ئێمە بڵێن وەڵا ئەوەی ئیمامەکانی پێشووتر ڕەتکەینەوە، نابێ، ئەبێ بە تەکید ئێمە ئاوای حساب بکەین کە ئەمە عیلمێک کە ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ بۆی ئاسان تەلەبەکان بتوانن هەمووی بخوێنن بەم شێوە کردوێتی بە 3 جۆرەوە. جۆری یەکەم پەروەردگارێتیە، یعنی الربوبیە، کە بریتیە لە ناسینی خوای گەورە بە تاک و بێهاوتادانانی، بە هەبوونی تاک و تەنهایی خۆی و کردگارێتی و خاوەنێتی و زیندوێتی و ژیاندن و مراندن و ڕۆزیدان و زیانگەیاندن و سوود بەخشین و نەخشاندن و دامەزراندن و بنیاتنان و تێرکردن و تێراوکردن و چاکردنەوە لە نەخۆشی و هەرچی شتێکە لە قورئانە بەم شێوەیە هاتوو زیاد لە 30 سیفەتی خوای پەروەردگار بەم شێوەیە هاتوو. یعنی بریتیە لەوە کە ئێمە باوەڕێهێنین بە خوای پەروەردگار کە خوای گەورە ڕەبە، الربوبیە لەوە هاتووە، یعنی خوای پەروەردگار خالقە، مالکە، ضارە، نافعە، مصەورە، مسەیرە و هەروەها. جۆری دووەم بریتیە لە خوایەتی خوای گەورە. یەکەم ناسیومانە، دووهەمەی پەرستین، یەکەم لە مێشکمانە چەسپێت چۆنە، دووهەم ئێمە چۆن تەوەجوهمان بەرەو خوای پەروەردگارە. یعنی ڕووکردنە ئەو ئولوهیەتەکە بریتیە لە ڕووکردنە ئەو و ئەنجامدانی پەرستنەکان تەنها بۆ ئەو. پەرستنەکانیش هەیەە بە دڵ ئەنجامە درێ، هەمومان نەزانین وەکو نیەتی پاک هاتوین بۆم دەرس خوێندنە، نیەتمان لەبەر خاتری خوای پەروەردگارە، ئەمە عیبادەتێکە لە دڵاکرێ، خلاص. یا ئومێدمان بەخوای گەورە بەستووە، پشتمان بەو بەستووە، ئەوانە شتێکن لە ناخی ئینسانەکانە هەن، عیبادەتیشن، هەشیانە بە زمان ئەنجامە درێ، وەکو نزا و پاڕانەوە و زیکر و تەسبیحاتکردنەکان و خوێندنی قورئانی پیرۆز و هەروەها، ئەمانە هەمووی بە زمان ئەنجام دراون. هەشیانە بە ئەندامانی تری لەش ئەنجامە درێ، وەکو نوێژەکان، سوجدە، تەوافکردن، قوربانی، سەربڕین، خێر و خێراتکردن و زەکاتدان، پارەیە، کەوا بۆ ئەوانەی تریشان دیسانەکەونە عیبادەتن، بەڵام هەمووی عیبادەتن، بەڵام بە ئەندامانی تری لەشەکرن. ئەمانیش لە قورئان و حەدیسا زۆرن، چونکە نیازپاکی و خواویستی هەموو بوارەکانی ژیانی مسلمانەگرێت و تۆ لە هەموو ئیشێکە ئەبێ هەر مەبەستت خوای پەروەردگار بێ. مسلمان هەر کاتێک لەبەر خاتری خوای گەورە هەر کارێکی ئەنجامدا، هەر ناشەرعی نەبێ، بە پەرستن بۆی حسابە، با خۆشتنیشی بێ، با گوێچکە پاکردنەوەشی بێ، با تەرتیبکردنی هەندامی خۆی و ئەندامی لەشی خۆی و جل و بەرگ و پۆشاکی خۆشی بێ، ڕێک پۆشە، جوان و معتەر، بۆنی نایە، بە ئەدەب و ڕەفتاری کۆمەڵایەتی و هەموو هەڵسوکەوتێکی پارسەنگە لەبەر خاتری خوای پەروەردگار بۆی ئەم مسلمانە خۆشەویستتر دیار بێت، جوانتر و ڕێک و پێک و کاریگەرتر دیار بێت. ئەمە هەمووی
تأثيري هي مادام ولو عادته بس نيتي خواي پروردگارية ومخالف بشريعة إسلامي نكردوا بعبادة بو حساب. أما بالنسبة ناسيني خواي قورة الربوبية پرستني خواي پروردگار الألوهية جوري سهم ناو صفات كان الأسماء والصفات بريتيلا سلماندن وچسباندني ناو صفات كاني خواي قورة لواني كالقرآن وحديثي صحيحي بيغمبري نازدار عليه الصلاة والسلام هاتون بەو شێوەش کە هاتوون بەو مەبەستەش کە هاتوون یعنی پێویستە بەو شێوەی کە هاتووە وەسفەکە بکەین بەو شێوەش بەو مەبەستەش هاتووە بێ لێچواندن بێەوەی تەشبیه بکەین خوای گەورە فەرمێ یەد اللهی فەوق ئەیدیهم دەستی خوا لەسەر دەستیانە دەستی خوا لەسەر دەستی ئەو کەسانەیە کە بەیعەتەکەیان داوە بە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵام خۆ دەستی ئەو کەسەی بەیعەتی دا بە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام معلومە سەحابەیە بەشەرە وەکو ئێمە دەستیان وەک دەستی ئێمە بۆ پەنجەی و نینۆکە و لەپی دەست و ئەمانیان هەیە مەچەکی پێوەیە یا بە مەچەکەکەەوە ڕەبتن بەڵام خۆ دەستی خوای پەروەردگار ئێمە نازانین ئایا ئاواییان بەڵام مەزانین کە خوای پەروەردگار دەستی هەیە کەوا بوو وەکو ئەوەی کە خوای گەورە فەرمێ یا حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هاتووە باوەڕمان پێێتی کە وەکو خۆیەتی بەڵام بێ لێچواندن بێ گۆڕینیشی بڵێن وڵات دەست یعنی قووەت یعنی ڕەحمەت یعنی فڵان هەروەها بەوەش کە بڕیار بدرێ ئەم سیفەتانە هەر هەمویان تەواون صفەتی خوای پەروەردگارە علمی هەیە بۆ نمونە خوای گەورە فەرمێ وەکان الله بكل شيء محيطا خوای پەروەردگار پەی بە هەموو شتێکە بە کەچی بۆ هەموو شتەکانی تر باسییانەکە فەرمێ ولا يحيطون بشيء من علمه بەڵام ئەگەر هەموو مەخلوقەکانی تر کۆ ببنەوە بە ئینسان و جن و مەلائکەت و هەموویەوە پەی بە علمێکی خوای پەروەردگار نابن بە شتێک لە علمی خوای گەورە نابن ولا يحيطون بشيء من علمه باوەڕێنانەوە بە صیفەتەکانی خوای پەروەردگار بەو شێوەیە وەکو لە قورئانە هاتوون لە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هەر بەو شێوەیە و بەو مەبەستەی کە هاتوون بێ لێچواندن بێ گۆڕینیان هەروەها بەوەشە کە بڕیار بدرێ ئەم صیفەتانە هەر هەمویان تەواون کە موکورتیانتیانە و هەر هی خوای گەورە ژوایە کەسی تریش وەکو خوای پەروەردگار نییە کە دایما ئێمەڵێن وەلەم یەکن لەهو کوفوەن ئەحەد هاوتا هاوێنە هاوشێوەی خوای پەروەردگار نییە. ئەمە تەقسیمی ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت کەچی تەلەبەکەی ئەو ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێ بێت کە ساڵی 1950 هیجری کۆچی دوایی کردووە ئەو لە مەدارج السالکین و لە کتێبی تریشیە کردوێتی بە دوو جۆرەوە جۆری یەکەمە فەرمێ ناسینی خوا تەوحید المعرفة والإثبات ئەم دابەشکردنی ئیمامی ئیبن قەیم وەکو تێبینی بکەین هەر ئەوەیە کە لە ناوەڕۆکیە هەر وەکو دابەشکردنەکەی ئیمامی ئیبن تەیمیەیە چونکە ناسینی خوای گەورە کە بریتیە لە پەروەردگارەتی یعنی سەلماندن و چەسپاندنی سیفەتەکانی پەروەردگارەتی و کردگارەتی و خاوەنێتی و ژیاندن و مراندن و زیندوی و ئەمانە لەگەڵ جۆری سێم کە تەوحیدی ئەسما و صیفاتەکە بوو پێکەوە ڕەبتی کردوونەتەوە هەردووکی کردوون بە یەک و ناوی ناون تەوحید المعرفة والإثبات دووهەمی ناو تەوحید الإرادة والقصد یعنی خواویستی واتە ئەنجامدانی پەرستنەکان بۆ خوای گەورە بێ ئەوەی شرکیان تێکەوتوێ ئەم جۆرەش لە لای ئیمامی ابن القەیم هەر بریتێ لە الألوهیەکەی کە لە لای ئیبن تەیمیە بۆ ڕەحمەتی خوای لێ بێت چونکە خوایەتیەکەی خوای گەورە بریتێ لە خواویستی کە ئێمە هەرچی ئەو عیبادەتانی بە دڵ و بە زمان و بەکردەوە ئەیکەین بەسمان خوای پەروەردگار بێ و هەر ئەو بپەرستین زانانی سەردەم هی ئەم زمانەی ئێستای ئێمە تووشیان بوو بە تووشی کێشەیەکی ترەوە لە ناحیەی شەرعیە بە تایبەتی لەم 80 ساڵی ئەخیرە ئەویش ئەوەیە کە مەسەلەی حاکمیەتی خوای گەورە و مافی یاسا و ڕێسا دیاریکردن کە تەنها و تەنها هی خوای پەروەردگارە ئایا بەشێکە لە یەکێک لە جۆرەکانی تەوحید یان جۆرێکی سربەخۆیە لەمەوە اختلافیان لێوە دەرکەوت چونکە لە ئومەتی ئیسلامە خەڵک نەهاتبوو نەفی ئەوە بکا بڵە وەڵا خوای پەروەردگار بەڵێ ئەشێوی پەرستین بەڵام ئەو حەقی مافی یاسا و ڕێسا دیاریکردنی نییە چونکە کەس گومانی لەمە نەبوو کە ئەو مافەیە و قورآانی بۆ ناردۆتە خوار و قورآن بەرنامەی تایە ئەحکامی تایە باسی تەلاقە باسی شەڕە باسی ئاشتیە هەروەکو لە دەرسی شایەتمانەکە خوێنمان بۆیە عولەماکانیش اختلافیان لەسەرەوە تێکەوت کە ئایا مەسەلەی حاکمیەت مەسەلەی یاسا و ڕێسادانان بەشێکە لە کوێی تەوحیدەکە یا بەشێکە سەربەخۆیە هۆکەشیەوەیە کە هەندێک لە زانایان لە بەشێک لە پەروەردگارەتیە زانن ئەڵێن وەکو چۆن خوای گەورە ڕازقە ڕزق و ڕۆزی دروستکراوەکانی داوە یان زانای و ئاگای لە هەموو دروستکراوەکانی هەیە بە هەمان شێوەش خوای گەورە خاوەنە و مافی یاسا و داڕشتنی بۆ بەندەکانی هەیە کە مادام خوای پەروەردگار
سيدي أو مخلوقاتانەیە سيدي ئینسانەکەیە ئاغایەک مافی هەبێت تعلیمات بۆ عەبدەکەی خۆی دابنێ خوای پەروەردگار کە خالقیەتی و خاوەنی حەقیقیەتی ژیاندن و مراندنیشی بەدەست ئەوە ڕزقیشی بەدەستەوە چۆن ئەو مافی ئەوەی نابێکە ئەو مافە بدا یاسا و ڕێسا ئەو دیاری بکە کەوا بۆ هەندێک لە زانانوتیان مافی یاسا و ڕێسا داڕشتن کە هی خوای پەروەردگارە بەشێکە لە ناسینی خوای پەروەردگار وەکو ئەڵێن میرات خوای گەورە تعلیماتی کە لە میراتە دارناوە بۆ نمونە لەبەرەوە خوای گەورە ئەزانێ و ئەتوانێ ئیشی ژیاندن و مراندنەکە ئەوەی کەوا بوو ئەو پەیامەشی بۆ دیاری کردوون هەندێک وتیان لە عولەما وتیان کەوا بوو مەسەلەی مافی یاسا و ڕێسا دیاریکردن بەشێکە لە ناسینی خوای گەورە هەندێکی تر لە زانایان فەرمویان نا حاکمێتی و مافی یاسادانان کە هەر هی خوای پەروەردگارە صیفەتێکی خوایەتی خوایە چونکە جەنابی ئەو شەریعەتەکەی داڕشتووە ناردوێتی خوارەوە ئێمەش بە جێبەجێکردنی پەرستنەکەی ئەو کە بەدیهێنین ئەم ئیشە دێتە دی وەکو ئەوی کە ئەو فەرمانی بە نوێژکردن پێکردوین ئێمەش کە نوێژەکە ئەەکەین ئەوە پەرستین خوایەتی ئەوە سەلمێنین کەوا بوو کە حکمی میراتەکەشی بۆ نمونە دابش کردو چۆن دابەشەکرێ بەسەرا کە ئێمە ئەو حکومە تەنفیزەکەین ڕاپەڕاندنی شەرعەکە ئەویش بەشێکە لە خواپەرستی لەبەر هەندێک لە زانایان وتیان مافی یاسادانان صیفەتێکی خوای لە عوبودیەتیایەتی هەندێکی تریان فەرمویان نا بەشێکە لە جۆری ناو و صیفەتەکانی خوای پەروەردگار چونکە کە خوای گەورە الرەبە پەرستراویشە ئەلئیلاهیشە حاکمیشە بە هەمان شێوە کەوا بوو هەر سێلایەنی حکمیش یاسادانان و حکمکردن و داوەری هەر بۆ ئەوە گەڕێتەوە دوای هەندێکی تر دیسان فەرمویان حاکمێتی خوای گەورە جۆرێکی سربەخۆی تەوحیدەکەیە چونکە خوای گەورە کە لە وەسفیا فەرموویەتی والله يحكم لا معقب لحكمه باز لە حکمەکە ئەفەرمێ خوای پەروەردگار فەرمان ڕەواییەکە دوای بەلای نافیە للجنسیشە فەرمێ لا معقب لحكمه کەس بۆی نییە بێتەوە بەسەر قانونی خوای گەورە کەس بۆی نییە بێتە سەرەوەی ئیزافەی بخاتە سەر کەس بۆی نییە بیگۆڕێ شتێکی تری بێنێتە سەر خوای گەورە حکمەکات و بەس بە هیچ شێوەیە کەس بۆی نییە ڕای تری بە دوادا بدا ئەمیش وەکو لا ئیلاهە ئیلا الله وایە هەر بەلای نافیە للجنس و دەستی پێکردەوە فەرمێ لا معقبە یعنی بە هیچ شێوەیەک و هیچ کەس بۆی نییە ڕا بەسەر حکمی خوای پەروەردگارە بدا دیسان لە بەرامبەریشیان لە شرکەکەیە فەرمێ ولا يشرك في حكمه أحدا کەس لە حکمی خۆیان بەشدار ناکە کەوا بوو ئەم زانە بە ڕێزانەی تریشان کەوتیان ماف و یاسا ڕێسادانان بەشێکە لە تەوحید ئەوشم تەمان لە بابەتەکانی پوختەی پایەکانی باوەڕا باس کردوتەوە کە بۆچی ئەو زانانی کە فەرمویانە تەوحیدی حاکمیەت ئێمە بەڕاستی ئەزانین بۆەوەی ئێمەش دیسان زیاتر لێ حاڵی ببین بار حاڵم دابشکردن هیچ ئشکالاتێکی تیانە چکە هەمویان هەر ئاسانکارین بۆ خوێندنی ئەم زانستێ شەرعی کە پێوتری عەقیدە کە ناسینی تەواوی خوای پەروەردگاری تاکوپاکە خۆیەکی وەکو ئیمامی ابن ڕەجەبی حەمبەلی کە پێش ئیمامی ابن تەیمیە و ابن القەیم ژیا و ڕەحمەتی خوای لێ بە کتێبی التەوحید وصفات الرەبی داناوە ئەو دابشکردنی وای نەکردو یان ئیمامە بەڕێزەکانی تر یا ئیمامی بوخاری یا موسلیمە هەروەها ئەوانی تر ئیتر ئەگەر کەسێک لەبەر گرنگی حاکمیەتی خوای گەورە ئەم صیفەتەی کرد بە جۆرێک لە جۆرەکانی یەکخواناسین تەوحید کێشەیەک نییە ئیتر بۆچی سەلەفیەکان لە ئێمە یەکەن بە کێشەیەکی گەورە و بە بیدعەتی ناوزەدیانەکەن ئەڵێ وەڵای ئەوانە بیدعەتین لەبەرەوەی حاکمیەتیان ناو تەوحید الحاکمیە هیچ ئیشکالێک لەسەر ئەم مەوزوع هەیە هیچی تیانی بۆی خۆمان نەخینەوە شەڕە قسانش تەمان پێم باشترە دائمە دابشکردنەکە ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بە کردووی بە دوو جۆ بڕەوە ئەو بێنینە و پاشان حاکمیەتیەکەشی بخەینە پاڵەوە بە سێ جۆری ناسینی خوا پەرستنی خوا حاکمیەتی خوا ئەمە تەمان بە شێوەیەکی گشتی ئەمە لێرە بە کورتەباس باسی ئەم جۆرە شتانەکەین و سانەتوانێت زیاتر بگەڕێتەوە سەر کتێبێکی عەبدولئاخر حەمادیش هەیە کە یەکێکە لە موفتیەکانی جەماعەتی ئیسلامی میسر کتێبەکە هەر بە ناوی تەوحید الحاکمیە بە بەشێک لە حاکمیەتەکە بۆتەوە بە بەشێک لە تەوحید بە هەر حاڵ ئەمە بە شێوەیەکی گشتی عەقیدە باوەڕهێنانە بە خوای پەروەردگار کە لە تەوحیدا ئەیبینین بەو شێوەیە دیسان ئەم عەقیدەیە باوەڕهێنانە بە فریشتەکان ئەمە هەروەکوتم ئێمە پوختەیەک بە سەریعی بەسەری ئاڕوین باوەڕهێنان بە فریشتە یانی باوەڕهێنان بە هەبوونیان بەوەی کە فریشتە هەن
بەو سیفەتانی کە هەیەە کە کەسانی هەست پێکراو ئەوان هەن هەست پێکراون نورن ئەمانە حەقیقەتیان هەیە ئەنجا بەو سیفەتانە کە خوای گەورە یان پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام باسییان کردوون کە ئەتوانن بێنە سەر شێوەی مرۆڤ ئەمانە لە خوای گەورەوە نزیکن تاوان و سەرپێچی و یاخیبوونیان نییە ناخۆن و ناخۆنەوە هەر خەریکی خواپەرستین مەلەل نایانگرێ بێزار نابن ماندوو نابن جوان و شەرمن و چاک و ڕێک و پێکن پۆلی جۆرا و جۆریان هەیە هەیانە عەرشی خوای گەورەی هەڵگرتووە هەیانە بەرپرسی وەحیە هەیە بەرپرسی گیانکێشانە